بەڵە خۆشەویستان ئەچمە لای هەواڵێکی ترمان کە تایبەتە بە یەکێک لە فۆتۆگرافەرەکان کە ئەویش هەڵۆ لانۆیە لە ئێستا دەبا کارێکی نوێ یاخود بە ئەزمونێکی نوێ یاخود بە یەکێک لە با بڵێن کارە نوێیەکانی خۆی کە ئەویش پیشاندانی گەڕەکە کۆنەکانی شاری سلێمانیە کە چ گۆڕانکاریەکی بەسەرا هاتووە کە ئەمێکێکە لە پرۆژە نوێیەکانی ئەمجاری ئەو فۆتۆگرافەرە کە بە پیشاندانی یەکێک لە گەڕەکەکان یاخود بەگشتی گەڕەکە کۆنەکانی شاری سلێمانی و ناوبازاری شاری سلێمانیش بە تایبەتی پیشانەدات کە لە دوای بەسەراچوونی چەندین ساڵ چەندین گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئەم هونەرمەندە لە ساڵی 1970 لە شاری سلێمانی لە خێزانێکی هونەردۆست هاتۆتە دنیا و زیاتر لە 20 ساڵە کاری هونەری فۆتۆگرافی ئەکات و خاوەنی زیاتر لە 25 پێشانگایە لە کوردستان و لە دەرەوەی وڵات. هەڵۆ لانۆ بە شێوەی خۆبەخش چەندین خولی بۆ فێرکردنی گەنجان و ئارەزومەندانی بواری فۆتۆگرافی کردوێتەوە. فۆتۆگرافەر هەڵۆ لانۆ هەرجارە و بە ستایلێکی جیاواز و دنیابینینی تایبەت بە خۆی جوانەکانمان پیشانەدات. پرۆژەی ئەمجاری ئەو فۆتۆگرافەرە بە ئەزمونە پیشاندانی گەڕکە کۆنەکانی شاری سلێمانی و ناوبازاڕی ئەو شارەیە لە بەرهەزکردن بەو گۆڕانکاری خێرایانی کە بەسەر شاردادێت و خانۆ کۆنەکان لە ناوەشن و لە جێگەیان پارک و باڵەخانی بەرزی بێهەست لە شوێنیان دروست دەکرێت. پەیامی ئەو فۆتۆگرافەرەش پیشاندانی ئەو جوانیانەیە کە مرۆڤی ئێستا بەهۆی سەرقاڵی بە تەکنۆلۆژیاوە لە بیرکراون و هەروەها لە پاڵ ئەرشیڤکردن و ناساندنی جوانەکانی شاری سلێمانیە بە نەوەکانی داهاتوو.